دوای ئەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری پاشەکەوتکردنی بەشێکی موچەی فەرمانبەرانی دەرکرد، ئەو پاشەکەوتکردنە لەلایەن توێژی فەرمانبەرانەوە بە تەواوی ڕەتکراوەتەوە. بەشێک لە فەرمانبەران وە خۆیان دەڵێن تەنانەت نیوەی موچەکانیشیان پێنادرێت. ئێستا کار بۆ ئەوە دەکرێت جارێکی تر خشتەی موچەی فەرمانبەران دەستکاری بکرێتەوە بە شێوەیەک بێت هیچ فەرمانبەرێک لە نیوەی موچەکەی کەمتر وەرنەگرێت. ئەو خشتەیە بەڕاستی جێگەی ڕەخنەیەکی زۆرە وەڕەتی دەکەینەوە و پێویستە داوا لە حکوومەت بکەینکەوە ئەم خشتەیە جارێککە پێداچوونەوەی پێدا بکرێ بە شێوەیەک ئەوانەی موچەیان کەمە بە هیچ جۆرێک پاشەکەوت نەیانگرێتەوە و ئەو فەرمانبەرانەی کەوا کەمتر لە 2 ملیۆن وەردەگرن زیاتر لە نیوەی موچەکانیان پێ بدرێت لە کاتێکە ئێستا ئەوانەی لە سەروی ملیۆنەکەەوە وەردەگرن زیاتر لە نیوەی موچەکانیان بڕاوە و سەقفێک دانین بۆ پلەی موچە باڵاکان کە نەگاتە ئاستێکەوە لە 2 ملیۆن تێپەڕ بکاتن. ئەمە ژوا دەکاتن مۆزەفی مەدەنی ئەو بارگرانیە زۆرەی کە ئێستا لە سەریتی کەم بکرێتەوە. بەپێی بڕیارەکەی حکوومەت بێت فەرمانبەران بە گوێرەی موچە و پلەی وەزیفیان لە 15 بۆ لە 175 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. بەڵام داوا دەکرێت ئەو فەرمانبەرانەی کەمتر لە 500,000 دینار وەردەگرن موچەکانیان پاشەکەوت نەکرێت و ئەوانەی زیاتریش وەردەگرن لە نیوەی زیاتریان لێ نەبردرێت. پاشکەوتکردنی لە موچەی فەرمانبەران کە بە شێوەیەک بووە کە قابلی بەڕاستی زەحمەت قبولکردنی لەلایەن فەرمانبەرانی کوردستان لەبەرەوەی بای ئەوەندەیان بۆ نامێت و کەوتوان بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن بۆی ئێمە لەگەر ئەوەی دانە چاو پێخشاندنەوەی تەواوی پێدا بکرێتەوە ئەوە موچانەی کە کەمن دەستکاریان نەکرێت لە نسبەیەکی کەمیش لە موچەکانی تر ببڕێ بەڵام موچەی پلەبەڵەکان زۆر تەبیعیە دابەزنێکی تەواوی پێوە دیار بیت. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز ئێستا چەند هەوڵی خراوەتە گەڕ بۆەوەی ئەنجومەنی وەزیران جارێکی تر بە خشتەی موچەی فەرمانبەران دابچێتەوە. ئەو بارگرانیەی کەوتۆتە سەرشانی موچەی فەرمانبەرانی مەدەنی کەمتر بکرێتەوە. بەڵام ڕوون نییە ئەو مانگە فەرمانبەران بە گوێرەی خشتەی تازە موچەکانیان وەردەگرن یا گۆڕانکاری بەسەردادێت. فەرمانبەر هەیە لەو هەرێمی کوردستانە بۆ 5 مانگ دەچێت تا ئێستا موچەی وەرنەگرتووە. بەپێی سیستەمی تازەی موچەش بێت بەشێکی زۆر لە فەرمانبەران نیوەی موچەیان پێنادرێت بۆیە زۆربەیان داوا دەکەن حکوومەت چاوێکی تر بە موچەکانیان دابخشێنێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.